یانەی ئاسۆ لە شاری هەولێر هەڵدەسێت بە بەنۆژەنكردنەوەی یاریگا و هۆڵەكەی. پرۆژەکە لە 2 ڕۆژی داهاتوو دەست پێ دەكات و ماوەی نزیکەی 50 ڕۆژی بۆ تەرخان کراوە. نۆژەنکردنەوەکە بریتی دەبێت لە تێکدانی سەر جەمڕوبەر یانەکە، دواتر دووبارە بنیاتنانەوەی بە شێوازێکی ڕێک و پێک و ئەندازەی. یاریگا و هۆڵێکی تازەی لەسەر دروست دەکرێت. ئەم ساڵە نۆژەنکردنەوەی یانەکە بە شێوەیەکی گشتی هەموو شوێنەکان دەگرتەوە. هۆڵەکەمان دەگوازینەوە بۆ کارگێری ئێرە و هەروە یاریگایەکەمان ئەو یاریگایە نامینێتن دەکەینە یاریگایەک بە شێوازێکی هەندەسەیی و بە شێوازێکی جوان یاریگایەکی قەشەنگ دروست دەکەین کە بتوانین هەر یانەیەک بێت ئێرە زۆر بە مرتاحی تۆپانەکەی خۆی بکاتن و ئاستی حەقی خۆمان تاکو ئێستا ناو یاریگای خۆمان نەماتوانیا ئەنجام بدەین. بۆیە ئەم دەتوانین بڵێن ئەو نۆژەنکردنەوە یانەکەمان نوێ دەکاتەوە تاکو بتوانین سوودی لێ ببین و هەندێکیش پەیژە دروست دەکەن بۆ ئەوی بتوانین ئەو خەڵکانی کە دێن ئێرە و هاندەرەکان بتوان بە شێوەیەکی ئیسلاحات دانیشتن لەسەر پەیژەکان. دەتوانم بڵێم یاری یەکەممان لەوانەیە لەگەڵ ینی ئاشتی بی نەتوانین لە یاریگای خۆمان یاری ئەنجام بدەین. یاری دووەم و سێممان لە دەرەوەی یاریگای خۆمانە ئەو پلانێک کە دامان ڕێشتووە لەگەڵ ئەو کەسێک کە یاریگایەکە دروست دەکا یاری دووەمان دەکا یاری چوارەم خولی کوردستان بتوانین یاریگای خۆمان ئەنجامی بدەین. ئەو بڕە پارێزکە بۆ یاریگایەکە تەرخان کراوە لەلایەن یانی ئاسۆنیە بەڵکو ئەو کەسێک کە ئیستیسمارەکە دەکاتن و ئەو یاریگایەکەمان لۆ جێبەجێ دەکات.